ریال مەدرید یان بروسیا دۆرتمۆند کامیان کۆتا جەنگی ئەم وەرزەی چامپیۆنز لیگ دەباتەوە و نازناوەکە بەدەست دێنێت. شەممە لە کاتژمێر 10 شەودا ئاردویانەی ریال مەدریدی ئیسپانی و بروسیا دۆرتمۆند ئەڵمانی لە یاری کۆتایی ئەم وەرزەی چامپیۆنز لیگ ڕووبەڕوو یەک دەبنەوە لە یاریگای وێمبڵی لە لەندەنی پایتەختی بەریتانیا. هەندەرانی تۆپی پێ چاوەڕێی یارێکی ئاگرین دەکەن لە نێوان ئەو دوویانێدا و بەشێکیان پێیان وایە ریال مەدرید نازناوی ژمارە 15 خۆی لە مێژووی پاڵۆنتێکە بەرز دەکاتەوە. بەشەکەی تریش چاوەڕێی ئەوە دەکەن یان ئەڵمانیەکە بتوانێت باڵەدەستیانی شەهانە بوەستێنێ. ریال مەدرید و بروسیا دۆرتمۆند لە مێژووی چامپیۆنز لیگدا 14 جار ڕووبەڕوو یەک بوونەتەوە. یعنی ئیسپانیەکە لە 6 یاریدا براوە بوو و 24 گۆڵی تۆمار کردووە. لە بەرامبەردا زەرد پۆش ئەڵمانیەکان 3 بردنەوەیان هەبوو و 19 گۆڵیان کردووە. لە 5 یاریشدا یەکسان بوون. گۆڵکاری ڕووبەڕبوونەوەی نێوانیشان کریستیانۆ ڕۆناڵدۆیە با تۆمارکردنی 7 گۆڵ. کۆتا ڕووبەڕبوونەوەی نێوان ئەو دوویانەیە لە ساڵی 2017دا بوو کە یانەی شاهانە بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بردنەوەی بەدەستێنا. بەڵام یاری نێوانیان لە ساڵی 2013 بەردەوام لە بیری هاندەراندا دەمێنێتەوە دوایەوەی لەو یاریەدا دۆرتمۆند 4 گۆڵی لە ریال مەدرید کرد و هەر 4 گۆڵەکە لەلایەن ڕۆبەرت لیڤاندۆڤسکیەوە تۆمار کراوە. کارلۆ ئەنشلۆتی ڕاهێنەری ئیتاڵی یانەی ریال مەدرید شەشەمین جارە لە مێژوویدا وەک ڕاهێنەر دەگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و پێشتر 4 جار نازناوەکەی بەدەستێناوە کە دوانیان لەگەڵ یانەی میلان و دوانیشان لەگەڵ یانەی شاهانەدا بووە و دەیەوێت پێنجەم نازناوی گەورەترین پاڵەوەنتی ئەوروپی بەدەست بێنێت. لە بەرامبەردا تریزیجی ڕاهێنەری دۆرتمۆند ئەزموونێکی کەمی هەیە و تا ئێستا تەنیا لە 24 یاری چامپیۆنز لیگدا ڕاهێنەرایەتی کردووە. لە مۆرزەشدا یانەکەی بە ئاستێکی نایە بۆ دەرکەوت و ئامانجیەوەی جارێکی تر ئاندەرانی یانەکەی بابردنەوەی ئەو نازناوە شاد بکاتەوە بۆ دووەم جار لە مێژوویاندا لە کاتێکدا تەنیا یەک نازناویان هەیە کا لە وەرزی 1996 بۆ 1997 بەدەستیان هێناوە. هاندەرانی یانەی شاهانە متمانێکی زۆریان بەیانەکەیان هەیە کە ببنە پاڵەوانی ئەم وەرزە بەهۆی بوونی چەندین ئەستێرە لە یانەکەیاندا کە گرنگترینیان مۆدریج و بلینگام و ڤینیسیۆسن. دڵنیان یانەکەیان جارێکی تر نازناوەکە بەدەست دێنێتەوە.